بلا بناوی خوای گەورە و میهرەبان بۆ هەموو لایەن و هەموو خەڵک و هەموو حیزب و هەموو بەرپرسانی وڵاتەی ئەمەوێ پەیامێکی گوندی بادلیان بگەینم بە هەموو لایەشی. ماوەیە کە ئیدارەی سەربەخۆی سۆران و شارەوانی و کۆمەرێک بەرپرس لەو شارەی هەستاینە بە نیشانکردنی شوێنێک بۆ عەرزی فەرمانبەران کە لە ئەسڵدا لەو فەرمانبەرانی ئەمە باش ئەزانین دۆ چییە. عەردەکان ئەو زەویانەنە باشە، ئەوانە ئەوارەی ئیرانێشن تەبعەن قەدیم لەگە بەڕێز جەنابی مەلا مستەفا چوینە ئیرانی ئەوانە دەبە کاک مەسعود و ئەوانە ماینەوە هەر هەندێکیان هەر لەگەرەوەدانە ئێستاش لەگەرداری ئەو زەویانە یانەوێ بە زۆرە ملێ لێن داگیر بکەن لێن بستینن، یانەوێت بە ناوی فەرمانبەران بهێن ئەو زەوی مڵکەی دەست بەسەدا بگرن، ئەو گوندەوەی تێک بدەن بە مەرعایەوە بە زەویەکانەوە، بەڵام لە هەموو یاسایەکی ئەم وڵاتی هاتیە لە دەستوری خاتیە کە مەرعا بە هیچ شێوەک دەستکاری ناکرێ. و بەسەبارەت بە ژینگەی کاکەدار لێرە هەیە تەمەنی 200 ساڵە 250 ساڵە بەچ پێوەرەك تەوزیع ئەکرێت تەماشای ئەو دارانەکەن ئەو هەمووی دارە باشە، ئەو دارانە 250 ساڵ 200 ساڵی بەچ پێوەرەك دێ ئەو دارەی بڕی تەختیەکەی جادۆبانی ناولێدەی ئەو ژینگەی تێکەدەی لۆ تەوزیعی کە باش ئەشزانین بە ناوی تەوزیعینە لەوانەیە هەندێکی تەوزیع بکەن، بەڵام ئیدێزانین چ پرۆژێک دەچوویە لەبەر ئەوەی پرۆژەی بەنداوی دێرانە لێرە دروست کرایە یانەوێ ئێرە خوار بەنداویە بیکەنە شوێنێکی گەشتیاری چەند قەریەیەک و چەند کەپرێکی گەشتیاری دەست دروستکەن لۆ بەدەستێنانی مەساڵحێکە بۆ دەستێنانی 2 دینارەیان شتێشکە. کاکە جان ئەوە خەڵکانێکن هەموو ئەوارە ئیرانی و هەموو عایلە شەهید و ئەمەش بە هەمان شێوە شەهیدن هەیە، ئەمەش پێشمەرگە بووینە، ئەمەش ماندووینە، ئەمەش تەسحێماندا لە وڵاتەی ئەیانەوێ ئەوانە هەموو بەرکەون باشە. ئەوە هەموو خانی دروست کرایە چەندین ساڵ ئەو خانیانە لێرە هەیە و جوودیان هەیە هەمووی مەزرعە و خانی و ئەوانەیە ئەیانەوێ داگیری بکەن، بەڵام لێرانەدا ئەو زوڵمەکی ڕاستەو خۆیە، نە خەڵک نە عادات نە عورف هیچ کەسێک ئەوەی پێ قبوڵ ناکرێت و هەڵوێستەکانیش ئینشاءالله هەموو خەڵک دەیبینی زۆر جددیابن. ئێمە دوژمنی خاک وڵاتی خۆنینە، ئەمە بادلینە جیاواز لە هەموو قەومەکانی دیکە بەخۆ هەرگۆتن و فشە فشکردنی ناو تیکتۆک و قسەی زل و گەورە و ئەو شتانە ئیشی مەنیە. ئەمە میرانی سۆرانین، نەوەی پاشای گەورەینا، نەوەی میرەحمەد لەلینا مێژوو ئەمە باش ئەناسی خەڵکی وڵاتی ئەمە باش ئەناسی کە ئەوە مەحاڵە لەگەرەمە بکری، مەحاڵ یعنی لە مەحاڵی مەحاڵترات و بێ ئەو خاک و زەویە جوانانە داگیر بکەیت بە چ شێوازێک لۆ بەکارهێنانی مەساڵحێک، چەندین باخچە و چەندین دار و چەندین خانی و ئەوە زیاترینیشی مەرعایە. ئەو کەند و دۆڵانە یەکەم شت بە کەلکی تەوزیعات و ئەو شتانە هەرنایە، یعنی بە ڕازگۆ بین ئەوە باش ئەمە ئەزانین لۆ چییە. ئەو کەندانە بە ملیۆنان دۆلار لێدێ ئەو کەندانە پڕ نابنەوە، بە ملیۆنان دۆلار ئێستا لێرە خەرجی بکەیت ئەو کەندانە پڕ نابنەوە، بەڵام ئەمە دەزانین لە بۆ چ پرۆژەیەکی کەمەچی تەوزیعاتەکەن کەمەش کەش لۆ پرۆژەکەیە. ئەمە ناوی هیچ کەس سویت لای نەچی نادەین، ئەمە لەسەر مڵک و ماڵی خۆ عەرز و ناموسی خۆمان بە جوابین و پێشتریش خەڵکانێکیان ڕاست پاردینە وەختی خۆ زەویەکیان لێرە کڕیا ویستیان بێن مەرعایەکی زۆری ئەو گوندەی داگیر بکەن بە ناوی ئەوەی کە 7 دۆنمەچیان لە خوارێ کڕیا دەیانویست 100 دۆنم داگیرکەن کە ئەویان پێ نەکرا ئیدی دەستیاندا ئەو بەرنامەش مەحاڵە و ناشکرێت و بە هەموو یاسا و قانون و شەرعی و یاسای نێودەوڵەتیش ئەوە ڕێگە نادا. ئەو هەموو دار و بار و باخچە و ئەو هەموو زەوی و عەردانە داگیر بکەی لە پێناوچی. کاکە گیان ئەمە بە خوێنی خۆن ئەو خاکەمان دروست کردیا، وڵاتەمان دروست کردیا، بە شەهیدبوونی خۆمان ئەو وڵاتەمان دروست کردیا و لەسەر ئەو خاکەش بووە، لەسەر ئەو ماوتەنە و ئەو وڵاتەی بووە، لەسەر ئەو شوێنێک کە ئێستامە لەسەری وەستایمە سوێن بەخوای گەورە 500 و قسوور ماڵە بەس لەناو بادلیان کە گوندی بادلیانی پێوێت هەر 500 ماڵ شەهید بکرێ، بکوژرێ، ببڕدرێ، ڕابگوازرێ، تەرحیل بکرێ، هەر شتێکمان لێ بکرێ ئەو بابەتە قبول ناکرێ، بابەتەکە جددیە. پێش وەخت ئەو ڤیدیۆی دائنین با کەس نەڵێ
والله وانبو وهابو اما هەڵوێستن زدیە یەک جاریش بڕیارە دەین و یەک جاریش وە جواب دەین ئەوە قسەی خۆمان ئەەکەین ئەوە قسەی من قسەی هەموو خەڵکی بادلیانە ئەوەی مڵکی لێرە کۆمەڵە خەڵکێک دێت بەنای بادلیان قسانە کات کە هیچ مڵکوشتەشی لێرە نییە با ئەو قسانە نەکەن ئەو قسانە وەرنەگرن ئەو قسانە لەو خەڵکانە وەرگن کە ساحب مڵکن لێرانە سێچار مەسلەحوازێک دێن قسەشی مەسلحەتی خۆیانەکەن یان پشتگیرێشەکەن یان حرەمزادێکی بەکاردێنن بەس لە ئەوەی دەستخۆشەیان لێ بکرێت ئەوە مەحاڵە ئەوە خانی لێرە کراینە ئەوە باخچە لێرە کراینە ئەوە مەزرعی لێ کراینە ئەوە زەوینە ئەوە دەیان ساڵە و سەدان ساڵ و هەزاران ساڵە 400 ساڵە ئەوەندێ من لە مێژم 400 ساڵە بادلی سەحەبی ئێرەنە 470 قسوور ساڵە باشە ئەو کەندانە ئێستا لۆتان باسەکەم ئەو کەندانە ئەگەر بتەوێت تەوزیعی بکەی زیاتر لە 200 مەتر بەس قوڵە ئەو کەندە باشە 200 مەتر بەس قوڵە ئایا ئەو کەندوو باسک و ملانە بە کەلچ تەوزیعاتی دێن ئەگەر لەو مەسەلەیش کە نەبی ئەوە با خەڵک بڕیار لێ بدە ئەوە دیارە ها لە پێش چاوتان هەر هەمووی دیارە کاکە گیان ئەوە ڕووبارە لێرە لەسەرەوەی ڕووباری بەنداوەک دروستەکری بەنداوی دێرانە لێرانە لە شوێن پەنجەی منە ئەو گوندی دێرانای دیارە هەر لە خوارەوی بەنداوەک دروستەکری ئێرە ئێیانەی بکەنە پرۆژەکی گەشتیاری ئەو مڵک و ئەو زەوی و زار و ئەو خانی و باخچە و ڤیلا و مەزرعانە کە هەزاران ساڵە خەڵک ساحێبە ئەیانەوێ بیکەنە خەڵووس بەناوی تەوزیعی فەرمانبەران قابیلی قبول نییە ئەگەر دەتانەوێ بێن لەسەر ئەو بابەتەی قسان بکەن دەبی بێن لەگەرەمە ساحب عەردەکان قسان بکەن لەگەر ساحب عەردەکان قسا بکەن بە نمونە لێرە لە خوارێ زەویەکانی منن هەتا دێت تۆ وێندەرە لەسەرتر زەویەکانی منداری خارمەلاینە ماری مەلا ڕەسوولینە باشە مارە حاجوان لێرانە ڕا ئیماری مام ڕەحمانوانە لێرانە منداری ئەحمەد بەجیە لێرانە مامۆستا نەجیبی ڕەحمەتی و مامۆستا خورشید ئیبراهیم نەویە ئەو سەرەوەش کۆمەڵە مەزرعەشی لێ دروستکرائی میلەتی خەڵکی منتیقەی مزوری و شێروانی و گەردی و بارزانی ئەوانەنە ئەوە هەرچینە ئەوە مارێ مەلا عوزێر و مارێ مەلا زبێر و هۆگر و هێرش و منداری مام حەمەد و ئەوانەنە مارە مام قادروانەی مارە حاسمایلوانەنە ئەولاتری مارێ کاک فەرمانی حەزز بادلی و ئەوانەنە ئەوە زەویەکانی وانە هەموو خەڵچینێرانە ئیماری بەشدار و ئەوانەی ئیماری حاجوانە ئەوەی کاک ئیمدادی محامی ئیمدادیە یعنی هەموو مڵکەکان دیارن ئیشێنە ئەو ناوانەی ئەدەم فەرمونون وەرن تعامل لەگەر ئەو ناوانە بکەن فلان و فلانی ڕامە کێشن بۆ نمونە ئەو عەردەی کاک ئیمداد لێرانێ بەتەنێ قسە لەگە کاک ئیمدادی لە کنەمە قبول نییە ڕێزمێ لۆ کاک ئیمدادی برایم نە و کەسەش زۆر نزیکشە لە من ئەما قبول نییە قسە بەس لە کاک ئیمدادی وەرگیری ئەبێ قسە لەمە لە هەمووان وەرگیری ئەوە بە نمونە ناوی کاک ئیمدادێدە باشە قسەی هەر هەمووان بە یەکەوە کۆ ئەکرێنەوە لە مزگەوتەشی لە پێشچاوی هەموو خەڵکی کە ئەمە چمان ویست ئەو عەردەی من ئەتوبەی لە من داگیر بکەی تەماشاکەن خەڵکینە ئەوە قسەیە مووقیفیش دەبینن هەموو لایەک بەخوای گەورە ئەمن وەکو بەگا کۆڕی خورشید بەجینەوە یەحیا بەجی بادلیمە قەسەم بەخوای بەتەنێ خوێنم ڕژابی نایهەڵم کەس دەستکاری و عەردانە بکە شتی وانە هەر چش ئەرێن بابرێن لەوانێ کۆمەڵە خەڵکەکی بەرژەوەندی خوازش لە ناوەمە بێت لە ناو دام و دەستگا و حیزب و حکومەت وانە هەندە قسەی هەڵیت و پەڵیت بکەن بەڵام ئەوە مووقیفە ئەوە عەرزە ئەوە ناموسە ئەوە هەمووی مەرعایە باشە ئەوە هەمووی زەوینە ئەوە هەمووی خەڵکی بە کەرامەت و بە شەرەف ساحێبیەتی لێ ناگەڕێین دەستکاری بکرێ ئەو گوندە ناکرێت تێک بدرێ ئەو گوندە تێکچوونی مەحاڵە جا بەناوی پرۆژەی گەشتیاری بن فەرموو مادەم بەناوی ماڵی بارزان هاتینە پێش با ماڵی بارزان لە دوم بنێرن کاکە بەسەر چاو دێم لەگەریان دانش ماڵی بارزان عەردی لەم نەخوازن کوڕێ وڵاتێمە کوڕێ و خاکەیمە ماستاوی ناکەم دەدەمێ بەسەر ئەو چاوەی وەکو پیاوەتی بەڵام وەکو داگیرکردن
هەرچێک بێتە پێش لەسەر لەژێر هەر ناوەشی بیت بەخوای گەورە مردنی هەڵەبژێرین ئەو خاکەی تەسلیم ناکەین، تەسلیمی ناکەین لۆ ئاگاداری هەموو لایەش. سبەی ڕۆژێ لێرە خوین بڕژێ، زەلام بکوژرێ، منداڵە فەقیری ئاسایش و شۆرتە بکوژرێ، زێرەڤانی بکوژرێ، منداڵی بادلیان بکوژرێ. هەموو ئەو کەسانە لێ بەرپرسن کە ئەو پەیامێ بینن بەرپرسیارەتیشان لە ئەستۆیە و هیچ مووقیفیشان نابی لە بەرامبەر ئەو وەزعی. ئەوە خاچی بادلیانە، ڕێگە نادەین نێزیکی ببن. کۆمەڵە خەڵکەش کەش بە ناوی ماڵی بارزان هات نێرانە ویستیان ئەو زەویانە داگیر بکەن، تێمان هەڵداینە بە مەحکەمە دایتنان مەحکەمەی چەندجار ئەمری قەبزیان لۆ چوویە ناتینەوە، سەڵتمان لەکنە بە ناوی کوڕەکی جەنابی سەرۆک بارزانی هاتیە ئەمەی تهدید کردێ گوتیتی ئەمن زەویەکم لە خوارێ کڕی ئەو مەرعایە هەموو ئیمنە. کاکە ژیان شتیوە بوونینە لە هیچ یاسایەک لە هیچ قانونێک ئەتوو ئەردەچی بکڕی بێی مەرعای گوندەچی دەگە بدێ بەرێ بری وەڵا ئەوە کڕیتم. کاکە ژیان ئەتوو خەلکی ئەو گوندەینێت کابراایکی بیانی بە قانون و یاسا حاکم ئەوەی لۆمە ڕوون کردیتەوە. مادام ئەتوو زەویت کڕیە ساحەبی زەوی خۆتی ساحەبی هیچکەنی ئەتوو نێردرای ئێرانە بەس لە ئەوەی تەشقەڵەن پێ بکەی لە ئەوەی ئەمە لە حەقی خۆمان بێدەنگ و بین ئەگەر سبەی ڕۆژێ هاتن بە ناوی تەعویز و مەعویزان ئەوە لەمە کرد عەزەویەکان لەمە داژی کرد. ڕێگە نادەین با پەیامەکە ڕوون بی. گۆمە سوسنا و خۆرا سنووری مێە دەگە دۆرە مەریە ڕووبار سنووری مێە با قسە لە سەوبەری نەکەم، جوان نییە هەندێک شتی بریم ئەگەر نا بابەتی ئەوبەریش هەیە، بابەتی سێرمان و فەقیان ئەوانەش هەیە، بابەتی بەرامبەر موسرگە و ئەوانە هەیە کە ئەو خانانە لێ دروستکراینە، ئەو بابەتانە باس ناکەم بە ئەوە لۆ ڕۆژی خۆی بی لۆ کاتی خۆبی. بەڵام ئەوە ئێستا ئەمن کەسەچی پێگەیشتومە تێگەیشتومە کوشتنی هەڵەبژێرم مردنی خۆم هەڵەبژێرم لێ ناگەڕم لێنداگیر بکرێت. پەیامیش نییە و چەقەچەقی ناو فەیسبوک و تیکتۆکانی ئەمە منداڵی ناکەس بەچەنین ئیخەڵکانەکی بەس قسەن هەبی لێرانە یان دەکوژێم یان ئەو ماڵە داگیر ناکرێت. لە جیاتی هەموو ئەو ساحیب زەویانەش قسانەکەم هەمووش یەک هەڵوێستین، هەموو یەک دەنجین، جیاوازیمە بادلیان هەموو کاتەشی ئەوە بوویە هەمومان یەک هەڵوێستین. لۆ ئاگاداری هەموو لایەشی لۆ ئاگاداری حەزەکەم ئەو بابەتە بنەبڕ بکرێ کۆتایی پێبیندرێ. ماڵی بارزان حەزیان لە عەردی مەیە لە گوندی مێ لە مەنتیقی مەیە ساحێبن ئەمە ئەوانمان بە براگەورە هەڵبژاردیە و لێشان ناترسین وەکو ترس ئەو قسەی بکەین، بەڵام بە براگەورەی خۆمان هەڵمان بژاردینە ساحێبی ئەو خاکە وڵاتەینە بابێن داوای لە خودی خۆمان بکەن بەسەر چاو خزمەتیانەکەین و ئیشیان لۆتی ئەەکەین بەبێ بەرامبەریش. بەڵام خەڵکانێک بێ بە ناوی ماڵی بارزان عەرد و مڵک و داروبەرد و مەرعای گوندی من داگیرکە هێڵی سوورە کوشتنی هەڵەبژێرین مردنی خۆمان هەڵەبژێرین، بەڵام قبوڵی ناکەین عەرد و خاچیمە داگیر بکرێ. ئیدی درێژی ناکەم، هیوادارم پەیامەکە بگاتە شوێنی مەبەست و شوێنی خۆی لۆ ئەوەی سبێ ڕۆژێ هەر شتێک ڕوویدان نەڵێن لۆ باس نەکرایە لۆ مووقیفت نەبوو. ئەوە ئەو مووقیفی خۆم لە فەیسبوک و هەموو سۆشیال میدیا و لە هەموو ئەپەکان براوەکەمەوە لۆ ئەوەی بە هەموو لایەکی بگاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خاچی بادلیان هەر بە بڵندی و بەسەر بڵندی ئەمین إن شاء الله.